یەکێک لەو بابەتانەی کە ئینسانەکان زۆر تووشی غڕور ئەکا بابەتی علم و زانست. ئیمامی غەزالی لە کتێبێکە بە تەفسیل باسی کردووە فەرمێ چەند پێڕێک هەن لەناو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تووشی غڕورە بن، ئەوانەی کە ماڵیان هەیە، ئەوانەی کە عیلمیان هەیە، ئەوانەی کە تاعەتیان هەیە، ئەم سیانە تووشی غەڕایی ئەبن. وا نەزانی کە ئەهلی مزگەوت و تاعەتێکە جاری وایە بە تاعەتەکە تا ئەنازی وا مامەڵەی خەڵکاکەی کە تۆ لە فیردەوس و لە ئەعلا عالەمیش لە دەرکەلی لە ئەسفەلە سافلینایە، لە دەرکی ئەسفەلایە لە ئاگرا. ئەمانە هەموو ئەکاتە معنایەکی غەڕایی لە ئینسانە. ئینسانی ئیماندار ئەم صفەتە پیسە لە خۆیان ناهێڵێ ئەبەدەن. لە شەیطان رب العالمین بەناو کە ناوی ناوە لە قورئانە کەلیمەی ئەلغەڕوری بۆ بەکارهێناوە. ئەفەرمون ئەم کەلیمە ئیسمە لە قورئانە 3 جار بەکار هاتووە، هەر 3 جارەکە بۆ شەیطان بەکار هاتووە. یعنی ئەو صفەتە صفەتێکی شەیطانیە.